بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه وشكان براني بريس لا واني ديمي فقهي إسلامي بخزمتان دقينوا كالبابتي مرجكاني نويج داين لدرسي رابردودا هندك لمرجكاني نويج من باسكرت كقوتمان أو كسيكا بەتەمایە نوێژ بکە ئەوان پێویستە یەکەم جار ئاگای لێبێ بزانێ کاتی نوێژەکە هاتووە دووهەم دەبێت کەسەکە پاک بێت لە بێدەستنوێژی بچووک و گەورە خاڵی سێهەم گوتمان دەبێ جەستەی وە جلوبەرگی و ئەو شوێنەی کە نوێژی تێدا دەکا پاک بێت و خاڵی چوارەم گوتمان دەبێ عەورەتی داپۆشراو بێت بەنسبەت پیاوانەوە گوتمان ڕەندوو بۆچوون هەیە بەڵام بۆچوونی بەهێزتر و ئیحتیاط ئەوەیە کە پیاوان نێوانی ناوک و ئەژنۆیان لە کاتی نوێژدا داپۆشراو بێت بەڵام بۆ ئافرەتان تەمان واجبە هەموو شوێنێکیان لە کاتی نوێژدا داپۆشراو بێت جگە لە دەستیان دەستیش تەمان لێرە بۆ خوار مەچەک بۆ خوار و هەروەها دەموچاویشیان ئەو شوێنەی کە لە کاتی دەستنوێژدا دەشورێ ئەوە بە دەریشەوە بێت تەمان ئاساییە غەیری ئەوە نابێت هیچ شوێنێکی دیکەی ئافرەت لە کاتی نوێژدا بەدەرەوە بێت دەرسی ئەمڕۆمان چەند تێبینیەک سەبارەت بە خۆداپۆشین کە تێبینی یەکەم تەمان خوشکان دەبێت ئاگادار بن لە کاتی نوێژدا لە ئەوەلی ڕاتا ئاخیری ئەندامەکانی جەستەیان دەبێت هەموو داپۆشراو بن واتە نابێت لە کاتی چوونە ڕوکوع یا چوونە سوجدە یان سەرنزمکردنەوە پشتەمل یا سینگ یان کاتێک کە دەرسی بەرز دەکەنەوە دەستیان تەمان پۆشاکی لەسەر لاچێ یا کاتێک کە دەستنە سوجدە نابێ بنە پێو پێیان دیار بێت لە ئەوەلی نوێژەکەی ڕا تا کۆتایی نوێژەکەی پێویستە لەسەریان تەواوی ئەندامەکانی جەستەیان داپۆشراو بێت کە بەداخەوە تەمان هەندێک لە خوشکان جاری وهەیە لە کاتی ڕوکوع تەمان لیسکەکەیان هەڵدەدرێتەوە پشتەملیان دەردەکەوێت یان بەشێک لە پرسیان دەردەکەوێت یان سینگیان بە تەواوی داناپۆشن یا دەستیان تەواو داناپۆشن یان لە کاتی سوجدەدا بنە پێ و لاقیان دەردەکەون کە ئەوە تەمان پەیوەندی بەوەیەوە نییە پیاوی لێ یا پیاوی لێ نیە خەڵک دەتبینێ یا ناتبینێ ئەگەر لە شەوێکی تاریک و لە ژوورێکی تاریکش بەتەنها نوێژێ بکەیت تەوان پێویستە بەو شێوازەی جەستە و لاشەی خۆت هەر دا بپۆشی و ئیهمالی تێدا نەکەی تێبینیەکی دیکە تەمان ئەو جلەی کە ئافرەت یا پیاو تەمان خۆی پێدا دەپۆشێ گرنگەوەی تەمان پێستەکەت بشارێتەوە تەمان ئەگەر جلی تەسکیش بێ مادام بەتەنەی و لە ماڵی خۆت دای بەڵام جلەکە پێستی تێدا دیار نییە تەبەن نوێژەکەی هەر تێدا دروستە بەڵام بەبێ گومانەی تەمانەگەر لە کاتی نوێژدا جلەکە فەڕاح بێت چاکترە و باشترە ملاحەزەیەکی دیکە ئەو جلانەی کە هێندە تەنکن لە سەرویانەوە سپیایەتی پێست یان سوورایەتی پێست تەبەن دەبیندرێ بە هیچ شێوەیەکی نوێژیان تێدا دروست نیە بە لسکیشەوە ئەو لسکانەی کە لە پشتەملڕا پرچیان تێدا ڕادیارە یان ئەو لسکانەی کە لە سەرەوەڕا لە دەرەوەڕا تەوان سپیایەتی مل یا پشتەملیان تێڕادا دەبیندرێت یان گۆرەویەک کە لە بەرتە بەڵام پێستەکەتی نەشاردۆتەوە نوێژی تێدا دروست نییە بە هیچ شێوەیەکی دەبێ ئەو جلەی کە ئافرەت وە پیاویش بە هەمان شێوە تەمان لەبەری دەکەن لە کاتی نوێژێدا ئەو شوێنەی کە واجبە داپۆشرێ دەبێت بە شێوازێک دایپۆشی بێ پێستەکەی تێدا دیار نەبێ ئەگەر پێستەکەی تێدا دیار بوو نوێژەکەی تێدا دروست نییە خاڵێکی دیکە ملاحەزەیەکی دیکە ئەوەی باوە لە ناو هێندێک خەڵکیدا دەڵێن نابێ ئەو جلەی نوێژی پێدا دەکەی یەک پارچە بێ بێگومان تەبەن جلی یەک پارچە نوێژی تێدا دروستە ئەگەر ئەستور بێت و هەموو ئەندامەکانی جەستەت دابپۆشێ بەڵام باشتر و چاکتر وایە ئینسان ئەو جلەی نوێژی تێدا دەکات لای کەمی دوو بێ یان سێ بێ یا زیاتر بێ واتە سەر و خواری یەک پارچە نەبێ بەڵام وەکو دروستی هەر دروستە نوێژی تێدا بکەی ئەگەر بە تایبەتی جلیکە دەست نەکەوت کە شەرعی بێت و بە کەڵکی ئەوەی بێ نوێژی تێدا بکەی ئەو جلانەی کە
جلی نوێژن و سەر تاپای جەستەتدا دەپۆشن لە تەوقی سەرت ڕاتابنی پێت نوێژشی پێ بکەی ئەگەر یەک پارچە بێ نوێژەکە دروستە بەڵام ئەگەر دوو بەرگ بن و دوو جل بن بێگومان تەوان چاکترە و باشترە چونکە کۆمەڵێک فەرمودەی پێغمبەرمان هەن صلی الله عليه وسلم فەرمودەمان هەیە هەم لەسەر ئەوەی کە پێغمبەر ڕێداوە لە حاڵەتی ناچاریدا کە پرسیاریان لە پێغمبەر کردووە صلی الله عليه وسلم دروستە لە یەک جلدان نوێژە بکەین فەرمێتی ئایا هەموو کەس بە تایبەتی قەدیم جلەکان زۆریان یەک پارچە بوون هەموو کەس زلێکی ئاوای دەست دەکەوێت دوو پارچە بێ بێگومان نا کە نەبوو دروستە بەڵام وەکو گوتمان لە حاڵەتی ئاساییدا ئەگەر ئینسان جلی هەبن بێگومان ئەو جلەی کە نوێژی تێدا دەکەی بەسەر خۆتی دانەدەی و یەک پارچە نەبێت سەرەکەی و خوارەکەی و ئەوانەی جیاواز بن بێگومان چاکترە. بابەتێکی دیکەمان هەیە لە کاتی نوێژدا ئینسان ئەگەر بۆی ممکن ببێ هەتا بە جوانی خۆی پۆشتە بکات و خۆی دابپۆشێت و وەکام جلە جوانە و باشە و وەک دەڵێ تایبەتە و لە لای خۆشەویستە و سەرنج ڕاکێشە لە کاتی نوێژەدا بەتایبەت ئەو کاتەی کە بەتەنێ نوێژێ دەکەی یان پیاوان لە ناو پیاوان نوێژێ دەکەن و ئافرەتان لە ناو ئافرەتان نوێژێ دەکەن کام جلە جوانە و باشە لە کاتی نوێژدا لە بەریکەی باشە. حەسەنی کوڕی ئیمامی عەلی خوا لێ ڕازی بێ دەفەرموون کاتێک کە هەڵدەستا یا دەچوو بۆ نوێژکردن کامە جلە جوانە و باشە هەیەی ئەوی لەبەردەکرد لیان دەپرسی بۆ وا دەکەی دەیفەرموو ئین الله جەمیل یحب الجەمال خوا جوانە و جوانی خۆش دەوێت فأتجمل لربي دەیفەرموو بۆ پەروەردیگاری خۆم جوان دەکەم چونکە دەچم لەگەڵ پەروەردیگاری خۆم گفتوگۆ دەکەم و قسە دەکەم وەو ئاەتەی دەخوێندەوە دەیفەرموو خذوا زینەتەکم عند كل مسجد خوای گەورە دەفەرمێ خۆتان بڕازێننەوە و خۆتان جوانکەن ئەوەی لە دەستان دێ لە کاتی هەموو نوێشکردنێکدا. ملاحەزەیەکی دیکە تەمان لەسەر خۆدا پۆشین بەنسبەت پیاوان ئەوەیان ئیبن عەباس دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار لە نوێژەدا ئەو مێزەرەی بەسەریەوە بوو دایدەناو دەیکرد بە سیتر لە بەردەمی خۆیدا. ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە بۆ پیاوان تەوان نوێژکردن بەسەری ڕووتەوە کە ئێستا تەوان زۆرینەی خەڵک سەری ڕووتە بەڵام زەمانێک و ئێستاش خەڵکێک پێی وایە بە تایبەتی ئەوەی ئیمامەتی دەکا و پێش نوێژی دەکا نابێت سەری ڕووت بێ بێگومان پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامیش بووە و ئیمامەتیشی کردووە زۆر جار تەوان سەریشی ڕوود بووە بەڵام بەبێ گومانی تەوان ئەگەر مێزەرێک لەسەری بنێی و سرت تەوان داپۆشراو بێ مێزەر سنەتی پێغمبەرە صلی الله عليه وسلم بەڵام عولەما دەفەرمون هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەوەی کە نوێژێک کە بە مێزەرەوە بکرێ لەگەڵ نوێژێک کە بێ مەزەرەوە بکرێ خێرەکەیان جیاواز بێ هەردوو حاڵەتەکە ئاساین و شتێکی طەبیعین بەڵام ئینسان ئەگەر تەوان چونکە پێغمبەر صلی الله عليه وسلم زۆرتر مێزەری لەسەر بووە و بەوەی کە تەوان ئێمەش زۆرتر لە کاتی نوێژەدا مێزەرمان لەسەر بێت ئیقتیداکردنە بە پێغمبەر صلی الله عليه وسلم دەنا سەرڕووتکردن بۆ پیاوان جا پیاوەکە ئیمام بێ یا مەئموم بێ شتێکی ئاساییە و ئینسان دەبێت بە ئاسایی وەری بگرێت چونکە هەمومان دەزانن عەورەتی پیاوی سەروی ناوکە کە سەر گومانی تێدانیە بۆ پیاوان عەورەت نییە ئەوە قسەمان لەسەر پیاوانە تەوان بۆ خوشکان تەوان سەر عەورەتە و دەبێت داپۆشراو بێ. خاڵێکی دیکە تەوان یەکێکی دیکە لە مەرجەکانی نوێژ بریتە لە ڕووکردنە قیبلە بە ئیتیفاق و یەکدەنگی هەموو زانایان قیبلەش کوێیە تەوان ڕووکردنە بەیت الحەرامە کەعبەیە کە پێش ئەوەی کە کەعبەت الله و حەرەمی مەککە بکرێتە قیبلە مسلمانان تەوان لە کاتی نوێژدا ڕوویان لە بەیت المەقدیس لە قودس لە فەلەستینی ئێستا دەکرد بەڵام دوای 16 مانگ لە هیجرەت و کۆچی پێغمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە نوێژەکاندا خوای گەورە فەرمانی بە پێغمبەر کرد صلی الله عليه وسلم فەرمووی فەوەلی وجهك شطر المسجد الحرام ڕووی خۆت وەرجێڕە بەرەو مزگەوتی حەرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطرة ئێوەش لە هەر شوێنێک بوون ئیماندارینە ڕوو بکەنە بەیت الحەرام و کەعبە لە کاتی نوێژدا بۆیە لە هەر شوێنێکی ئەو دنیای بی بۆ ئەوانەی کە لە ناو مەکەن لە ناو حەرەمی مەکەی نوێژە دەکەن بێگومان تەوان دەبێت ڕەک تەواو
سەیری کەعبەت الله طبعا ئەوەکەی کەن حرەمەکەی کەن و بۆ ئەوانەشی کە لە دەرەوەی طبعا مەککەنە بێگومان واجبە لەسەریان بەرەو کەعبە نوێژە بکەن بەڵام طبعا بۆ ئەو کەسانەی کە کەعبەیان لێ دیارە طبعا واجبە لەسەریان ڕەک بەرامبەر خودی کەعبەکەی ڕاوەستن و وەک دەڵێ چاوی لێکەن و سەیریکەن ئەوانەی لەوێن بەڵام بۆ ئەو کەسانەی کە لە دەرەوەی مەککە نوێژێ دەکەن طبعا هەر بەرەو کەعبە ڕابوەستن ئاساییە وەکو دەڵێن قیبلە کونی دەرزی نییە فعلا کونی دەرزی نییە ئیتیجاکەت بەرەو قیبلە بێت و بەرەو ئەوێ بێ دروستە بە ئەندازەی توانای خۆت چونکە وەلا یوکەلف الله نەفسا ئیلا وسعها خوای گەورە چەندی لە تواناماندا هەبێ ئەوەندەمان تەکلیف لێ دەکات دۆزینەوەی دقیقی 100% کەعبە طبعا لە دەرەوەی مەککە شتێکی زەحمەتە بۆی ئەبوو هورەیرە دەڵێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ما بین المشرق والمغرب قبلة نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا قیبلەیە ئەگەر کەسێک کە قیبلەی نەزانی جا بە پێی شوێن و جێگایە عولەما دەفەرمون بۆ ئەهلی شام و جەزیرە و عێراق و ئەهلی میسر قیبلەکەیان نێوان مەشریق و مەغریبە بەڵام بەرەو جنوب و هەروەها بۆ ئەوانەی دیکە لە هێندێک شوێن طبعا ڕۆژهەڵات دەکەوێتە هەنی بۆ ئێمە ڕۆژهەڵات لە لای ڕاستمانە ڕۆژ ئاوا لە لای چەپمانە لە هەر شوێنێک قیبلەت پێ نەزانی ڕاستت چەپت طبعا نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا تەماشاکە ئیعتیادیە و لە هیند و لە مەغریب و لە ئەوانە بە عەکسەوەیە طبعا قیبلە مەبەستم قیبلە بە هەر لە هەر شوێنەی بەڵام بۆ ئێمە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە ڕۆژهەڵات بکەوێتە دەستی چەپت ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا بکەوێتە لای ڕاستت طبعا ڕاستە بۆ هێندێک شوێن و جێگا طبعا بەپێی ئەوەی جوغرافیەکەیان هەڵکەوتەی جوغرافیەکەیان قیبلەکەیان دەگۆڕێ چۆن قیبلەی بزانین طبعا بێگومان وەسائلی قیبلە دۆزینەوە ئێستا زۆرن ئەگەر شوێنێک مزگەوتی لێبێ دیارە مینبەری مزگەوتەکان لە قیبلەی بەرەو قیبلە دروست دەکرێن ئەوە ئاساییە و ئەو شوێنانەی کە طبعا قیبلەی لێ نییە قیبلە نامەکە ئەگەر بۆ وڵاتی تۆ دروست کرابێت و بۆ وەک دەڵێ لەگەڵ وڵاتی تۆ تەوقیت کرابێت دیسان وەسیلەیەکی دیکەیە و ئەو کەسەشی کە طبعا لە شوێنێکە بە نمونە خۆر بە دەرەوە نییە شەوە یان هەورە طبعا واجبە چی بکە واجبە پرسیارکە ئەگەر کەسی دەستکەوت پرسیاری لێ بکە طبعا پرسیاری لێ دەکات قیبلە بەرەوکوێ و بەرەوکوێ نوێژێ بکەم طبعا متمانەی پێ دەکات و چی پێگوت بە قسەی وی ئەو کەسەی شارەزایە قیبلەکەی لێوە فێر دەبێ ئەگەر کەست دەست نەکەوت لە شوێنێک بووی بە عەقڵی خۆت و بە ئیجتیهادی خۆت فکرکەوە بەراوردی کە لەگەڵ شارەکەی خۆت و شوێنەکەی خۆت بە مێشکی خۆت و بە عەقڵی خۆت و تێگەیشتنی خۆت کوێت بە قیبلە زانی و کوێت بڕیاردا قیبلەیە بەرەو ئەوێ نوێژێ بکە جا ئەگەر طبعا تا لە نوێژێ بوویەوە طبعا کەس نەبوو خەبەرت پێ بدا ئەگەر فەرزەن هەڵەشت کرد بێت لە دیاریکردنی قیبلەدا نوێژەکە دروستە و پێویست ناکە نوێژەکەت دووبارەکەیەوە ئەگەر داد بەستە نوێژێ و لە ناو نوێژێدا کەسێک پێی گوتی غەڵەت ڕاوەستاوی ڕوود لە قیبلەی نییە بێگومان ئەو کاتێش طبعا لە ناو نوێژەکەیدا ڕووی خۆت بسوڕێنە ڕووبکە و شوێنێک کە قیبلەیە دیسان نوێژکردنەکە دروستە و پێویستی بە دووبارەکردنەوەی نوێژەکەی نییە لە هیچ حاڵەتێکدا لە چ حاڵەتێکدا بۆمان هەیە ڕوول نەکەینە قیبلە طبعا لە دوو حاڵەتدا یەکەم بۆ ئەو کەسانێک کە لە ڕێگادان و بەڕێوە دەڕۆن جا بە پێیان دەڕۆن یان لە ناو سایارەیدان یا لە ناو تایارەیدان یا لە ناو کەشتی و بەلەمدان یا سواری وەڵاخ و ئاژەڵێک بوون بۆ نوێژی سونەت بۆ ئەو جۆرە کەسانە قیبلەی ناوێ هەر بەڕێوە هەر لە ناو سایارە هەر لە ناو تایارە هەر بە سواری وەڵاخ دەتوانی هەر کامێک لە نوێژە سونەتەکان بکەی بەبێ ئەوەی ڕوود لە قیبلەی بێ
فاتحای دەخوێنی تەوان هەر پێویستی بە هەستان و دانیشتنیش نییە تەوان ئەگەر بڕۆی بە پێیان هەر بە پێوەی تەوان مەجای دانیشتنێت نییە ئەو کاتە بەس لە کاتی ڕوکوع و سوجدەدا سەرت دەچەمێنیەوە بۆ ڕوکوع تۆزێک بۆ سوجدەی تۆزێکی زیاتر و لە ناو سارە و تایرەشدا عادەتەن مەجای هەستانی نییە ئەو کاتە بە دانیشتنەوە فاتحای دەخوێنی و وەک دەڵێ ئیشارەتەکانی دی یعنی ڕوکوع و سوجدەش بە ئیشارەت دەکەی چۆنت بۆ گونجا بۆ کەسێک کە لە ڕێگادایە و سواری ئاژەڵ و وەڵاخ و وەک دەڵێ یا بە پیادە دەڕوا و مەجای ڕاوەستانی نییە مەجالیشی هەبێت تەوان هەر بە حاڵەتی ئاسایی و تەبیعی دروستە نوێژە سونەتەکانی بکە بە ڕۆژی لە قیبلەی نەبێت و ئەگەر پشتیشی لە قیبلەی بێ هەر شوێنێکی لە قیبلەی بێ نوێژەکەی دروستە و هیچ ئیشکالێکی تێدانیە ئەو بۆ نوێژی سونەت بۆ نوێژی فەرزیش ئەو کەسێک کە ئیکراهی لێ دەکرێت تۆبزی لێ دەکرێت بە نمونە کەسێک لەسەر سەری ڕاوەستاوە ناوێرێ ڕووی خۆی بسوڕێنێت بەرەو قیبلە کاتی نوێژەشە ناتوانێت پێشی خادوای خا ئەو کەسە ڕووی لە هەر شوێنێک بێ مادام مەترسی لەسرە و زۆری لێ دەکرێت نوێژەکەی دەکا و نوێژەکەی دروستە کەسێکی دیکە نەخۆش ئەوەی کە نەخۆشە لەسەر پشت ڕاکشاوە یا لەسەر کەلەکە ڕاوەستاوە یا بە جۆرێک ڕاوەستاوە ڕووی لە قیبلەی نییە ناتوانێش ڕوو لە قیبلە بکە ئەو کەسەش تەوان هەر جۆنێکی بۆی ممکن بوو نوێژە فەرزەکانی دەکات و نوێژەکەشی دروستە هیچ ئیشکالێکی تێدا نییە و ئەو کەسەشی کە ترسی لەسرە ترسی جا لە کاتی شەڕ و شۆڕدا ترسی لەسرە تەوان ناتوانێت ڕاوەستێ ڕوو لە قیبلە بکات یان ترسی ئەوەی هەیە تەوان لە ڕێگادا ترسی ئەوەی هەیە ڕەفیقەکانی بەجێی هێڵن یان ترسی ئەوەی هەیە تەوان ئەگەر ڕوو لە قیبلە بکە ماڵەکەی لێ بدزرێ بە نمونە یان دەستدرێژی بکرێتە سەر یا کەسێک زەرێکی پێ بگەێنێ لە هەموو حاڵەتەکانی ترسدا هەر جۆرە ترسێک بە ئینسان بۆ خۆی دەزانێ کە ڕوو لە قیبلەکردنەکە ببێتە هۆکاری ئەوەی کە تۆ مەترسیت لەسەر دروست ببێت و زەرێکت پێ بگا لەو حاڵەتەشدا دروستە ڕوو لە قیبلە نەکەی و هەر شوێنەکەت لە قیبلە بێ یان دەتوانی هەر نەگەڕی بۆ قیبلەی نوێژەکە دروستە و هیچ ئیشکالێکی تێدا نییە ئەو خاڵانەی کە باسمان کردن کۆمەڵێک خاڵ بوون پێش ئەوەی دابەستینە نوێژێ پێویستە ئامادە باشی بکەین و حازریان کەین ئەو کات تەوان دەست دەکەین بە ئەرکانەکان و واجباتەکانی نوێژ کە پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا دەچینە سەر ڕوکن و پێداویستیە أساسية كاني نويش صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.